بەپێی دوایمین ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ ساڵی 2017 هەر سێ ژن لە جیهاندا یەک ژن ڕوبەڕووی توندوتیژی جەستەیی و سێکسی و کۆمەڵایەتی بوونەتەوە. هاوکار ڕیزبەندی ئێران لە جیهاندا لەو بارەیەوە لە ئاستێکی بەرزدا توندوتیژی و خۆکوژی خانمان لە ئێران بەگشتی و لە شارە کوردنشینەکان بە تایبەتی لە ئارادایە. لە ئێران کە سیستمێکی با بڵێن ئیسلامیە و بە پێی شەرع دامەزراوە، قوانینەکەی قوانینێکی دژەژنن، یاساکانی دژەژنن، شۆن و پێگە و جێگەیەک بۆ ژن دیاری نەکراوە لەو کۆمەڵگایەوە. هەر لە سەرەتاکانی دەستپێکی کۆماری ئیسلامیەوە ژن وەکو قیدیسەی ماڵێ ناسراوە، وەکو بوونەوەرێک ناسراوە کە حوزوری لە ماڵێ بەخێوکردنی منداڵ بۆ ئەوانە ئیمتیازێکە کە بۆ ژن قایل بوون لە نێو چوارچێوەی کۆماری ئیسلامی. شارەزایان پێیان وایە کە ئەم پرسە تاکە کەسی نییە، بەڵکو بۆتە دیاردە و بۆتە پرسێکی گشتی و کۆمەڵایەتی. کێشەی ئەسڵی بە بڕوای من کێشەی ئەسڵی کۆمەلگای کوردەواری ئەگەر باسی ئێران نەکەم، کێشەی ئەسڵی کۆمەلگای کوردەواری ئێمە ئەوەیە کە کۆمەلگاکەمان لەبەر کێشەکانی دیکە، کێشەی نەتەوەییە، کێشەی ئەقەلیەتە لە نێو جامای ئێران و ئەوانەدا نەپڕژاوەتە سەرەوە، یانی مەسەلەی خۆکوژی ژنانی ئێستا نەیهەژاندووە، ئەو کۆمەلگایە نەهەژاندووە کە کۆمەلگا نەهەژا بە قەیرانی نابینین، کە بە قەیران نەدیترا ئەو کاتەیە کە خەڵک هەرەوە وایە کە دێ لە ماڵە من دوورە، کێشەی منێ جیرانە، لەگەڵ ئەوەشدا کە دەتوانێت خودای نەخواستە دوو ڕۆژی دیکە ئەمە ڕوو لە ماڵەوەی بکات، بەڵام ئێستاکوونی ئەو ژانەی پێ نەگەیشتو کە بە قەیرانێکی کۆمەلگای بزانێ کە وێڕایەک چارەسەرێکی بۆ بکەن. خۆکوژی ژنان لە تەواوی ئێراندا هەر لە 100,000 ژن ڕێژەی لە 10 ژن خۆی دەکوژێ، بەڵام ئەم ڕێژەیە تەنها لە 3 شاری کوردنشیندا ئیلام و کرماشان و کورسان لە 35. ئەو ئامارێک نییە کە بتوانین پشتی پێ ببەستی، یعنی ئامارەکە زۆر لەوە زیاترە، دەتوانمەوە بڵێم کە لەوە زۆر زیاترە و وەزعیەتەکە زۆر لەوە خراپترە. مەسەلەی خۆکوژی ژن لە کوردستان دیارە دووبارە لە کوردستان مۆزوعێکی ڕیشە داوکتاوە، لە هیچ شوەیەکی لە هیچ بستێکی خاکی کوردستان تۆ نە کارخانەیەک دەبینی، نە سەرمایه‌گوزارێکی اقتصادی دەبینی. بۆیە وەزعی مادی و مەعیشەتی خەڵک لە ئێران لە کوردستان زۆر خراپترە بە نسبەتی شوێنەکانی دیکە. بۆیە هەر کەموکوڕێکی ئابووری کاریگەری زۆر قورستر و خراپتری لەسەر مەسەلەی کورد هەیە و بە تایبەتیتر لەسەر مەسەلەی ژن. بەڵام بۆچی دیاردەی خۆکوشتن و خۆسووتاندنی خانمان لە ئێران لە بەرزبوونەوەدایە بە بەراورد بە ساڵانی پێشوو؟ کە بەهۆیەوە کە تێکنۆلۆژیا چۆتە سەرێ، فەزاکان کراونەتەوە، بە هەرحاڵ ژنەکان وردە خوێندەوار دەبن، تووشی بڵین دەتوان بخێنەوە، بە مافی خۆیان ئاشنان، بە مافی خۆیان ئاشنا دەبن، بەڵام ڕێگایان پێنادرێت کە بچن داوای مافی خۆیان بکەن، بۆیە دەبنە قوربانی خانەوادە، دەبنە قوربانی سیستم. پس کێشەکە هەم لە بنەماڵە ڕایە، هەم لە لای سیستم و دەوڵەت ڕایە. ئایا هۆکارەکان و فشارەکان چین کەوا لە خانمێک دەکات پشت بکاتە هەموو شتێک و کۆتایی بە ژیانی خۆی بێنێت؟ بۆیە لەگەڵ زۆریان من هەستا و دانیشتوم، یعنی مۆزوعەکانم بە تەواوی لەمس کردووە، بەڕاستی و بە واقعیەت هەم یاسا هەم کولتور و هەم ئاین نەقشێکی زۆر کاریگەری هەیە لەسەر مۆزوعی و مەسەلەی ژنان، لەسەر بێهویەتکردنی ژنان و لە نەهایەتدا لەسەرەوەی کە ژن بڕیاری ئەوە بدا کە ژیان لە خۆی بستێنێتەوە. ئایا خۆکوژی ژنان لە ئاسێکی باڵای هۆشیاری بە ئازار و فشارەکانەوە دەست پێ دەکات یان بێهۆشیاریی ترسناکە بەرامبەر مافەکانی خۆی؟ خۆکوژی بۆ خۆی ئەسڵدا هەست و کەوتێکی ئاگایانەیە و شیارانەیە، بە دوو مەبەست دەکرێت. یەکیانەوەی کە بۆ کە ئێعتراز و ناڕەزایی دەرببڕێ و جەلبی تەوەجوی تەرەف بکات، یەکیشانەوەی کە دەهێوێت دەستەی خۆی لە بەین بەرێ، کە هەردووکیشان لەباری بڵێن ڕەوانشناسیەوە و هەڵدەکەوێت کە ڕادەکانی فەرق دەکات. ئەوەی کە دەوێت دەستەی خۆی لە بەین بەرێت تەبیعەیە کە بە تەواوی ناومید بووە، ئەوەی کە دەشی هەوێ ئێعتراز دەنیشان بدات نیشانەیەوەیە کە داوایەکی خواستێکی بۆی جێبەجێ نابێت، بەو شێوەیە سرنج ڕادەکێشێت. دیاردەیەکی شەر وەک دەزانین لە زۆر وڵاتان هەیە، بە تایبەت لە چین و هندستان، بەڵام کە دوای وانیش ئێران بە ڕێژەی سێوم ئەوەندەی من بزانم لە ئاستی جیهانیدا هەیە. دوجار شارەزایان پێیان وایە تا دێ فشارە یاسایی و سیاسی و فەرهەنگی و ئاینیەکان لەسەر خانمانی ئێران لە زیادبووندایە، هاوکات خۆکوشتنی ژنانیش لە زیادبووندایە. ئایا ئەم دیاردەیە هەروە بەردەوام دەبێت یان لە کۆتاییدا خودی خانمان خۆیان بە وشیاریکی بەرزەوە بە هاوکاری کۆمەلگا کۆتایی بەو دیاردەیە دێنن؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.